نیهاد بەڕەکات تەمەنی 17 ساڵیە. لە 2014 میلیتانەکانی داعش لە هەرمی کوردستانی عێراق چوونە نێو گوندەکەی، پیاوەکانیان کوشت و 28 ئەندامی بنەماڵیان ڕفان. عندما رجعون على موسل خراپترین ئەشکەنجە و ئازار لە مووسڵ بەسەر ئێمە هات. کچان دەستدرێژی ناموسیان بۆ سەر کرا، ئەوانیان لە بنەماڵەکانیان ئەستاند و بەردەوام دەستدرێژی ناموسیان بۆ سەردەکردن و پاشان تەسلیم بە ئەمیرەکانی داعش کران. بۆ ماوەی 2 حوتوان بەردەوام لێیان دەداین و دەستدرێژی ناموسیان بۆ سەردەکردین و پاشان یەکێک لە ئەمیرەکان ئەمنی هەڵبژارد و بۆ شوێنێکی دیکەی گواستمەوە. ئەو داعشەی نیهادی ڕفان لە شەڕدا کوژرا و نیهاد وەک کۆیلەیەک فرۆشرا کە دەستڕێژی ناموسی بۆ سەر بکەن. دوای ئەو بوو بە دووجیان و کوڕێکی بوو. حضرت حالي وقال لي راح انت بە یارمەتی کەسێک توانیم پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەمدا بگرم. دوای ئەوە توانیم خۆ دەرباز بکەم، بەڵام ناچار بووم منداڵەکەم بەجێ بێڵم. ئەو جۆر ئازمونە تاڵانە کارتێکردنی زۆریان لەسەر فکر دەبێت کە گەلێک جاران بە چارەسەر نەکراوی دەمێنەوە. نیهاد پشتیوانی کردداری و باری ڕەوانی لەلایەن گروپی یارمەتیدەری ناوەندی ناسراو بە ئامار پێدەگات کە بۆ مەشقپێکردنی کارلێهاتوانی زیاتر لە بواری تەندروستی فکری لە عێراق یارمەتی کۆ دەکاتەوە. ئەوان گەلێک ڕووداویان بە چای خۆیان دیوە کە قەت لە بیریان ناچێت، ئەوان کوشتنیان دیوە، پارچەکانی لەشی مرۆڤیان دیوە، لێرە و لەوێ کەوتووە، ناڵە و ئازاری دایکان و خوشکانیان وەشتی تریشیان دیوە. بۆیە پێویستمان بە هاوکاری هەمەلایەنە لەلایەنە جۆراجۆرەکانەوە هەیە بۆ ئەوەی پرۆگرامێک دابمەرزێنین بیان گەڕێنینەوە بۆ سەردۆخی پێشوویان. سەدان ژنی ئێزدی هێشتا لەلایەن داعشەوە لە کۆیلەخانە ڕاگیراون. سێشەمەیەم حوتووە لە ڕۆژی جیهانی ژنان خۆپێشاندان بەڕێوەچوون بۆ ئەوەی داخوازەکانیان بەرجەستە بکەنەوە. ویرۆ مەدبیانی بدلەکی شەوتی دەنگێ دایکە شەهیدا دەنگێ خیرەخوا ئەم دەنگی خۆ بگین جیهانێ دەنگی خۆ بگین هەر کەسێکی جیهان پەیوەندی داروان ڕێکخراوێ نێودەوڵەتی بۆ بزووترین دەم وان دایک و خوشکێن ماژە دەستێوان تیرۆریستێن داعشی ڕزگار بکەن ئەبێ بووی دەمێ دو ساڵە پراستیژی کۆ بێدەنگەکە گەلک مەزنەوە هاتیە سەر دایک و خوشکێن. نیهاد لە هەوڵدایە بە جێڕانەوەی بەسەرهاتی خۆی بۆ جیهان هۆشیاری سەبارەت بۆ ئەو ئازارانە بەرز بکاتەوە کە ئێزدیەکان ئەزمموی دەکەن. ئازاری وەبیرهێنانەوەی گەلێک لەو ئەزمونە ستەمکارانە ئەوەندە ڕوونا کە بە چاو دەدیترێن. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.